انجا ام امال كاذبه يعني ام هي اميد دروزنيه بلي والله بابا جان دوی چند ساڵێکی تر خۆ قایبل عایلەی بارزانی نافەوت هەرە ڕۆن خۆ هەروە نامێنەوە عایلەی بەرزانی چیان فەوتێ ئەو کەسەی واڵە ئیسلامەکان زۆر نەشارەزایە زۆر نەخوێنەوارە لەوەی کە نازانێ تاریخی ئال بەرزانی 500 دانە ساڵە ئاوای پێشەوەی ئەحزاب و سیاسەت هەبێ پێشەوەی دەوڵەتی عوسمانی بڕوخێ تەکیە هەبوو تەکیەی بارزان شێخی بارزان تەکیە هەبوو لولا شو شيخ رشيدي لولا نشتكي هو زيباري وسورتشي واني تشتكي انا وزمان زماني تكي ابو درويشي وشيخي طريقه ابو وبرفكانيه واللولانيه وهركيه وسورتشيه منطقه قوايا هم عشائر بون هم طريقتي انا ابو الطريقه كخوي تشيي بارزان او حلزوني زيادي كر لصر حسابي تشكاني ترياني تبرخين را دوایش کە حزبی دموکراتی کوردستانی دروستبوون پارتی لە ساڵی 1946 دیسان عایلەی بەرزانی بوونەوە بە محوەری پارتیەکە بۆیە مارکسیەکانی لێ هاتنە دەرێ ئیبراهیم ئەحمەد و جەماعەتەی تر دوای جەلال تاڵەبانی و خەتی جاشەکانی 63 چونکە ئەو خەتە فکریە جیابوونەوەی تر مەکتەب سیاسی لە بەرزانی خۆی دوای گەڕانەوەی بەرزانی لە یەکێتی سۆڤێت ئێستاش پارتی دیموکراتی کوردستانی هەر قسەیە محورەکە هەمووی بەرزانیەکانن یەک کەسی بەرزانی نەخوێنەوار تەئسیری لە عەلی عەبدوڵڵا باوەڕەم مهمترە گەرما بێ نازانم خەبەرم لێ نییە عەلی عەبدوڵڵا بۆی بزانن جیلی تازە لە دامەزرێنەرانی پارتی دیموکراتی کوردستانی 1946 تان بۆ باسەکەم یعنی 61 ساڵ لەمەوە پێش 71 ساڵ لەمەوە پێش علي عبد الله بيشتري لحزب الشيوعي علي عبد الله هر لنا وام حزبه ابو اوكاتا مسعود برزاني مويلنا هات علي عبد الله هر شوني خوي مراوحي كردوا خمشي شي تربيه يشتلو نيتشيرفان هاتو لما بازي خوي خمشي شي تر ورده دروزبون حكومتي عن تشكيل كر دولات برلمان هم طبعا بقصه لنا وشر قبيله كحكمك